کاتێک کە ئاخوندەکان ئەبا و مێزەرەکانیان دەشارنەوە. ناڕزایەتی خەڵک هێندە بەرین و گشتی بۆتەوە کە بەرپرسانی ورد و درشی دەسەڵاتیش ناچار بوون بە ئاشکرا دانی پێدا بنێن. هیچ بەشێک لە خەڵکی ئێران نییە کە بە جۆرێک لە سیاسەتی کۆنەپەرستانە و دیکتاتۆری دەسەڵاتدارانی ئیسلامی زیانی نەدی بێت. لە ئێستادا ڕاندخۆران لەشکری بەرینی ئاخوندەکان کارگێڕان و داکۆکیکارانی ڕژیمیش بە ئاسانی ناتوانن لە دەسەڵات پشتیوانی بکەن. ئاخوندەکان ئەبا و مێزەری خۆیان دەشارنەوە، ڕیشیان لێ دەدەن و تەنانەت گیرەخۆرەکانی حکوومەت بە ئاسانی ناتوانن لەم دەسەڵاتە دیفاع بکەن. ڕژیم هەرچی زیاتر گۆشەگیر و بازنەی داکۆکیکارانی سنووردارتر و چکۆلەتر دەبێتەوە. تەقی ڕۆستەموەندی جێگری وەزیری ناوخۆی ئێران و سەرۆکی ڕێکخراوی کاروباری کۆمەڵایەتی ڕۆژی یەکشەممە 26 بەفرامبار لە دووهەمین ڕێوڕسمی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئازارە کۆمەڵایەتەکان لە ڕوانگەی ئیسلامەوە سوخەنڕانی کرد. چەند ڕستەیەک لە وتەکانی ناوبراویان مێدیاکان بەرجەستە کردەوە. ئەو وتی میل بۆ گۆڕینی بنەڕەتی لە ناو هاوڵاتیاندا ڕوو لە زیادبوونە. هەروەها دانی بەوەش داناوە کە بەهۆی چوونەسەرەوەی گوشاری ئیقتصادی و ڕێفاهی ئاستی تااقەتی خەڵک هاتۆتە خوارێ. جێگری وەزیری ناوخۆی ئێران لە هەمان ڕێوڕسمدا وتی 11 تا 13 میلیۆن کەس لە ئێران حاشیە نشینن. ناوبراو باسی لە مەرگی ساڵانە 50 تا 60 هزار کەس بەهۆی بەکارهێنانی دۆخانیات و 300 تا 400 هزار سەقتی جێنین لە ئێران کرد. ڕۆستەموەندی وتی ئەگەر هەست بەوە بکەین بەهۆی ناکارامەیەکان بۆچوونی خەڵک بەرەو ئاراستەیەک دەڕوات کە گۆیە دەسەڵاتی دینی لە چارەسەرکردنی کێشەکانی وڵاتدا سەرکەوتونیە و شاید دەسەڵاتێکی دیکەی وەک دەسەڵاتی سێکۆلار و غەیرەدینی دەتوانێت کێشەکانی ئێران چارەسەر بکات، ئەو کات زەنگی مەترسی بۆ ئێمە وەدەنگ دێت. بۆ ماوەیەکی زۆر دەسەڵاتی ئیسلامی باسکردن لەم واقعیەتەی سیاهنەمایی ناو لێ دەبرد. ئەوان بۆ بێدەنگکردنی ڕەخنەگران زیندان و سەرکوتیان بەکاردێنا، بەڵام واقعیاتی سەرسەخت حاشایان لێ نەدەکرا. ڕەخنە لە بارودۆخەکە بە قەولی ئەوان بە شێوەیەکی تۆخ بەرەو نیزامی دەسەڵاتدار تەشەنەیسەند. هەر بۆیە ناوەندی دەسەڵاتی ڕژیم تاکتیکی نوێ بە تاکتیکەکانی پێشووی زیاد کرد. بەرپرسان و مێدیاکانی ژێرفەرمانی سەرانی ڕژیم وێڕای گەورەکردنەوە و عەجایب نواندنی توانایی ئیسلام و دەستکەوتە بە ناو درەوشاوەکانی حکوومەت گۆشە نیگایەکیان لە واقعیەتە تاڵەکانە و هەوڵ دەدەن چکۆلە نیشانیان بدەن. تەقی ڕۆستەموەندی لە وتەکانی خۆیدا تووڕەیی کێواسای ژنان و پیاوان لە بەساڵاتچوانەوە بگرە تالاوانی دژ بە گشت کۆماری ئیسلامی تەنیا بۆ ئاستی میل بۆ گۆڕینی بنەڕەتی و حکوومەتی غەیرەدینی لە ناو هاوڵاتیانی ئێران هێناوەتە خوارێ. ناوبراو ئاخێزەکانی مانگی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 تا ئاستی ڕەفتاری سەرڕۆیانە و کەجڕەوی نزم کردوێتەوە. جێگری وەزیری ناوخۆی ئێران خواستی هاوڵاتیانی ئێران بۆ لە گۆڕنانی دەسەڵاتی سەرمایەداری کۆماری ئیسلامی بۆ کەمبوونەوەی متمانەی هاوڵاتیان بە نیسبەت حکوومەتی دینی هێناوەتە خوارێ. جێگری وەزیری ناوخۆی ئێران بە شێوەی مەرجدار باسی لە ئەگەری وەدەنگهاتنی زەنگی مەترسی بۆ نیزامە ئیسلامیەکان کرد. بەڵام لە ڕاستیدا ئەم زەنگە مەترسیە دەمێکە ڕێکخراوە کرێکاریە ڕادیکاڵەکان، کرێکارانی هەفتەپە، نەوتی فولاد، هێڵی ئاسن، شارەداریەکان و باقی کرێکارانی خەباتکار، معەلیمان، خانە نشینکراوان وەدەنگیان هێناوە. ئەم زەنگە ساڵەهایە لەلایەن جەماوەری خەباتکاری کوردستان، ژنانی مافخواز، چالاکانی مافی مرۆڤ، ژینگە پارێزان، ڕووناکبیرانی شۆڕژگێر، ئازادی خوازان و گشت چالاکانی مەدەنیەوە وەدەنگ هاتووە. کرێکاران و زەحمەتکێشانیش وەک ناڕازیانی ساڵی 1970 نینکە بە شوێن دەنگی خۆیانەوە بوون. ئەوان خەباتکارانێکی پێداگر، پەیگیر و تێکۆشەرن و خوازیاری نان و کار و ئازادین کە ئەمەش بەبێ ڕووخاندنی شۆڕژگێرانەی کۆماری ئیسلامی نایەتە دی. هەر بۆیە ناوەندی سەختی دەسەڵات بەردەوام شمشیری لە ڕووە بەستووە. ئەوان زیندانەکانیان بە چالاکانی بوارە جۆراوجۆرەکانی خەبات و تەنانەت خۆپیشاندەرانی ئاسایی پڕ کردوتەوە و شەو و ڕۆژ تا ئاستی کوشتن خەریکی ئەشکەنجەی نەیارانیانن.
ئەوان هەوڵ دەدەن هەموو ئێران بکەنە شاری تاریکی و زیندانێکی واقعی. ئاکامی 40 چەند ساڵ دەسەڵاتی ئیسلامی بریتیە لە هەژاری میلیۆنی، فەلاکەت و گرانی، گیرۆدەبوون بە مادەی هۆژبەر و تونند و تیژی، سێدارە و ئەشکەنجە، پێشێلکرانی سیستماتیکی مافی مرۆڤ، سەرکوت و میلیتاریزم لە کوردستان، هەڵاواردن و بێمافی ژنان و کەمینە نەتەوەیی و مەسەبیەکان، کارەساتی ژینگەیی و دەیان کێشە و گرفتی ئابووری، کۆمەڵایەتی، کولتوری، تەندروستی و ئاموزشی. دەسەڵاتدارانی کۆنەپەرستی ئیسلامی پێویستە وەڵام دەرەوەی چواردەیە جەهل و جەنایەت، تاڵانکردن و سەرکوت بن و خواستی جیایی دین لە دەوڵەت، جیایی دین لە ئاموزش و پەروەرش و بڕینی یارمەتی ماڵی حکوومەت بە ناوەندە مەسەبیەکان پێویستە بکەوێتە سەرۆی خواستەکانی خەڵک لە دەسەڵاتی جێنشینی ئەم ڕژیمە گەندەڵ و کۆنەپەرستە. ئێمە هاوڕێ لەگەڵ جەماوەری بەرینی خەڵک داوا لە داکۆکی کاران و بەکرێگیراوانی حکوومەتی ئیسلامی دەکەن کە داهاتوی خۆیان و بنەماڵەکانیان بەمانەوەی ئەم دەسەڵاتە ڕوو لە مەرگەوە گرێ نەدەن.